سه حزب اسلامی کل پارلمان کردستان خودان 17 کرسیانن دخوازن وقت چپرک هفگرتی کار بکن. صلاح الدین بهادین امیندار گشتی یگرتو دخوازه شولا هفبش و هف نیزوکبون حزب اسلامی لسر دستی وی بهینه انجام دان. جبرکو اود دوهم جاره که بزاوی داده حزب اسلامی هفگرتی بکه. بریار صبح لسر بانگا امیندار گشتی یگرتو هر دو حزب کومل و تفگر اسلامی تولی و کمبونه ببن. بەشداری شاندێکی باڵا بە سەرپەرشتی ڕێزدار ڕابەری گشتی بەشداری دەکەین لەو کۆبوونەوەی کە بڕیار وایە بەیانی بەڕێز جەنابی مامۆستا سەلاح الدین ئەنجامی بدا و قسەی خۆشمان دەبێ و ئێمە لایەنێکی ئیجابی و گرنگی هەر ڕێکەوتنێکی سیاسی دەبین کە لە نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان ئەنجام بدرێ و ئەو دەست پێشخەریانەش هەر لە زووەوە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی پێشکەشمان کردووە. یگرتو دخوازه حزب اسلامی با آوایک هفپار کار بکن جبو جوینا سه حزب اسلامی یگرتو دبیجه اوان پروژه هنه و یک کارن هفبش آنا بین حزب اسلامی یه برفره بکن. لەوێ ئاڵوگۆڕی ڕای فکری و باس و خواسی ئەو ڕۆی هەرێمی کوردستان و ئەو ڕۆی کاری ئیسلامی ئەوانە لەگەڵ ئەو کەسایەتی و ئەو لایەنە ئیسلامیانە بکە بەڵکە بگەینە قۆناغێکی باشتر لە پێشتر. تاکید پرۆژەی کاری هەڵبەشمان هەیە ئێمە پێشتریش بوومانە ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئێمە و بزوتنەوەی ئیسلامی لەو سەرەتایەوە دەست پێ بکەین دواتر بازنەکە فراوانتر بکەین و تۆکمەتری بکەین و کاری هاوبەشی ئیسلامیەکان ببرینە قۆناغێکی باشتر لە پێشتر. هەرچەندە کۆمەل و یگرتووە ئیسلامی لە جواتە پارێزگایان هەرێمێ فراکسیۆنن وان ji kar ketine lê komel dibêje bû karên hevbeş heta vê gavê çi projeyek negihiştiye destê wan. محوری کارکردنمان و هەڵوێستی ساڵی پێشومان لە پرسەکاندا بەرژەوەندی خەڵکی کوردستانە بە دامەزراوەکردنی کوردستانە داکۆکیکردنە لە دامەزراوەکانی کوردستان هەر شتێک خزمەت بەمانە بکە یا بە نزیکبوونەوە بێ لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ لایەنی تر ئێمە دەیکەین. شۆڵە هەفپار ئا حزبên ئیسلامî paş li hevkirina yekitî û goran daha zêdetir kete nav deng û behsan û hizbên îslamî jî velivînên xwe li ser mijara karên hevbeş zêdetir kirine.